بابەتی چاو بابەتی حەسەد ئەسڵی هەیە بێ قەناعەتیشمان پێی هەبێ بۆیە بە قەناعەتی مامی خۆتان ئەوەیەکە ئەبێت چۆن خەستەخانەی تایبەت هەیە دێها خەستەخانە لە هەر شارێکا هەیە بۆ بابەتی طبی ئەبێت بەلایانی کەمەوە لە شارێکا سەنتەرێکی گەورە و خەستەخانەیەکی گەورە هەبێ بۆ ئەم بابەتانە کە طبی ئێمە سەری لێ دەرناکە نەخۆشێک ئەم هەموو ئەمسەر و ئەکات و یەت و ئەچێت هەچی عیلاجی نەفسیە تاقیەکاتەوە لەو لاوە ئەیبەنە لای پیاوێکی چاک ئیماندارێ قورئانی بەسەرا ئەخوێنێ کە قورئان بۆ خۆی شیفایە بە قورئانەکە چاکە بێتەوە سەدەها نمونەم لایە بەڵام بەداخەوە کە دکتۆری اعتراف ناکالە وەڵاهی من ئەوە تەطبیقەکەم کە لە کتێبی منان نووسراوە بەڵام منیش ئەوە تەطبیقەکەم کە لە کتێبی قورئان و سونەی منیشان نووسراوە تۆزێن تۆ کتێبت هەیە قورئان و سونەکەی من گۆڕانکاری بەسەرا نایەت بەڵام ئەوی تۆ هەموو 4 ساڵ جارێ ئەپدەیتە بێتەوە گۆڕانکاریەکە ئەمە دروستێکە بۆیە خۆشەویستەکانم ئەو نەخۆشانەی کە دێن و چارەسەریان نییە و نەخۆش لە خۆیەوە قساکە تۆ لە ماڵێکا دانیشتووی کابرا هەمووتان یەک شتە بینن هەمووتان یەک شتە بیستن کابرا لە خۆیەوە قساکە ئەو ناوێنێ دلیوشن ئەو نێ هالوسینیشن ئەو ناوێنێ ئیلیوشن ئەو ناوێنێ هەریەکە و ناوێ وەهمە بەخۆ ئەمە وەسوەسەیە ئەمە بیرکردنەوەی ڕاستە بەڵام چی ئەم وەسوەسە و بیرکردنەوەیە دروست دەکات خێر شتێکی بەرامبەر هەیە مشکلە ئەوەیە وەکو دەرزی پێشوو بۆم باسکردن نابێ هەموو شتێکی نەخۆش هەر بە گومان سیر بکەیت